هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2018 هەرکی قوبات تاالبانی قورستر کرد بە بردنەوەی زیاتر لە 180,000 دەنگ و وەک بەهێزترین کاندیدی نێولایەنەکان تاالبانی بردە ناو کابینی نوێم. هەر ئەو کاتیش بە هەمان نیازپاکی کابینەی پێشوو دەستی کرد بە تەواوکردنی پرۆژە استراتیژیەکانی، بەڵام لێرەوە ململانێ و ڕێگریەکان لەلایەن هاوبەشەکەیەوە دەستی پێکرد. قوبات تاالبانی لە کابینەی هەشتم پەیوەندیەکانی لەگەڵ سەرۆک وەزیران لە ئاستێکی باشدا بوو، بەڵام لەناوخۆی حزبەکەی دژایەتی دەکرا، بەڵام بەرگەی هەموو ڕخنە و توانجەکانیشی گرت. ئەو باوەڕی وابوو کە دەوڵەتداری ڕێگەڕاستەکەیە نەک مامەڵی حزبی لە حکوومەتدا. دژی گەندەڵی و هەموو دەستوەردانێکی حزبی دەوەستایەوە و پشتیوانی لە هیچ بەرپرسێکی گەندەڵ و تاوانبارێک نەدەکرد ئەگەر لە حزبەکەی خۆشی بوایە. من دیفاع لە خەڵکی تاوانبار و خەڵکی خراپ ناکەم با یەکێتیش بێ، بەڵام یە کەسێک بێ هیچی نەکرد بێت تاکە تاوانی ئەوەیە یەکێتیە دیفاعی لێکەم وە سەلمان دووشمانە.